دامەزراوەی کەریمی عەلەکە بۆ ساڵانێکی کەمە دامەزراوە، بەڵام کار و چالاکی و پرۆژەکانی بەرهەمدار بوون و چەندین پرۆژەی کولتوری و پەروەردەیی و ڕۆشنبیری و خێرخوازیان ئەنجام داوە. سەبارەت بە دامەزراوەی کەریمی عەلەکە میوانداری مامۆستا هاوناز ڕەزا ئەندامی دامەزرێنەری کەریمی عەلەکەمان کردووە. مامۆستا هاوناز سڵاو لێبێ. سڵاوتان لێبێت و سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. سەرەتا ئەمێ سەرنج بخەمە سەر ناوی ئەم ڕێکخراوەیە، ئەم دامەزراوەیە. بۆ ئەو ناوەتان لێنا و کێ دامەزرێنەریتی؟ زۆر باشە، سواز بۆ پرسیارەکەت. دەتوانین بڵین دامەزراوەی کەریمی عەلەکە پێکاتەیەکی تەواوی ناخی کۆمەڵگەی کوردەواریە و لە کاتی خۆیدا کەسایەتی دیاری کورد کە کەریمی عەلەکەیە کە ناوی تەواوی عەبدولکەریم کوڕی ئەلیاسە، لەبەر خۆشەویستی باوکی ناونراوە کەریمی عەلەکە و لە کاتی خۆیدا و لە سەردەمی خۆیدا ئەم کەسایەتیە پشتیوانی هەژاران بووە و پیاوێکی چاکەکار و هەروەها نیشتیمان پەروەر و هەروەها بە هەڵوێست بووە و لە سەردەمی ئێستاشماندا پیاوێکی دیار و کەسایەتێکی با بڵین دیاری کوردەواری کە بەڕێز دکتۆر تەها ڕەسووڵە کە بە خۆشەویست و مرۆڤدۆستی کۆمەڵگەی کوردەواری ناوەزەند کراوە و ئەم دامەزراوەی دامەزراندووە کە مێژوەکەشی کەمە وەکو خۆشان ئاماژەتان پێدا کە لە ساڵی 2010 دامەزراوەکەمان دامەزراوە، بەڵام لە مانگی چواری ساڵی 2019 دەستی کرۆ بە کار و چالاکیەکانی، بەڵام لە پاڵ ئەو کار و چالاکیە خێرخوازیانی کە ئەنجاممان گەیاندووە چەندین کار و چالاکی کولتوری، پەروەردەیی، تەندروستی، هەروەها ڕۆشنبیریشمان بە ئەنجام گەیاندووە. زیاتر تیشکە خەنە سەر چ ناوەڕۆکێک؟ زیاتر ئێمە دروشمەکەمان خۆی دەڵین دەستێکی بەخشندەیە بۆ باشترکردنی ژیان، بۆیە دەتوانین بڵین پرشکی هاوکاری و هەروەها زیاتر پرشکی هاوکاریمان لە هەموو هەر ناوچەیەکی کوردستانی خۆشەویستە کە پێویستیان بە هاوکاری بێت، لە ڕووی پەروەردەییەوە بێت، لە ڕووی کولتوری بێت، لە ڕووی تەندروستیەوە بێت. ئێمە ئەو کارە کولتوریانەی کە ئەنجامتان داوە کامانە بوون؟ زیاتر ئێمە دیداری کولتوریمان ئەنجام داوە، بۆ نمونە لە ناوچەی خۆشەویستی هەڵەبجە و چەندین کار و پرۆژەی ترکە دەتوانین ئێستا ئاماژەی پێبین. یەکێک لەو کارانی کە بە ئەنجاممان گەیاندووە لە کاتی سەرهەڵدانی پەتای کۆرۆنادا توانیمانە بە چەندین ماسک و دەمامک و هەروەها تاقیم بەسەر خوێندنگەکاندا دابەش بکەین کە بە سەدان هەزارەهان با بڵین ئەم پرۆژەیمان جێبەجێ کرۆ بنکەی تەندروستیمان داناوە و دوا بەدوای ئەمە توانیمانە خوێندنگەکانیش تاقیم بکەین. لە بواری ئەدەب و ڕۆشنبیری و کولتورە ئەمێ زیاتر چش بخەینە سەر ئەو بابەتانە ئەگەر بکرێت؟ زۆر باشە، ئێمە بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و هاوکات دەستگای ڕۆشنبیری جەمال ئیرفان توانیمانە چەندین کتێب و پرۆژەی وەرگێڕان بە ئەنجام بگەێنین و لە ئێستاشدا ئەو پرۆژە گەورەی کە لە ساڵی 2019 بەردەوامیان پێداوە دابشکردنی 100,000 کتێبە بە ناوەندەکانی خوێندن کە هەر خوێندنگەیەک پڕی سە کتێب و هەروەها کتێبخانەیەکمان پێشکەش کردووە. ئەگەر ئامارێکت پێ بڵێم ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی توانیمانە 74 خوێندنگە و هەروەها قوتابخانە بەسەر بکەینەوە و لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ 15 ئامادەی بەسەر بکەینەوە و هەروەها لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا و هەروەها پەروەردەی ڕۆژئاوای شارباژێر و شارەزور توانیمانە کە کتێب دابشکەین بەسەر ناوەندەکانی خوێندندا و هەر لە ئێرەشدا ئەفوە لە سنووری ناوچەی سلێمانیشدا توانیمانە زانکۆی سلێمانی بەسەرکەینەوە کە چەندین بەشی بەسەر کرۆتەوە و توانیمانە کتێبیان بۆ دابینکەین کە زۆربەی کتێبخانەکان بەڕاستی پەراوەست خراوە لە هەر خوێندنگەیەک لە هەر بەشێکی جامیعەکە دەتوانن خوێندکارانی نێو زانکۆ، خوێندکارانی نێو ئامادەی خوێندکاری قوتابخانە بتوانن وەکو سەرچاوەیەکی باش سوودی لێ ببینن. پرۆژەی تازەتان بۆ کتێبی کولتوری و فەرهەنگی و ڕۆمان چیە بێت؟ هەر کەسێک بێتە لای بەڕێز دکتۆر تەها ڕەسووڵ، ئێمە لیژنەمان هەیە دوای بە دوواداچوون بۆ کارانە دەکەین، دواتر بەڕێز دکتۆر تەها ڕەسووڵ بۆ گیانە لێبوردەی بۆ گیانە بەخشینەی با بڵین ئێمە کە دەڵین دەستێکی بەخشندەکە ئەو توانوێتی ئەم دەستا کە پرشکەکەی بۆ هەر کەسێک بێت کە توانای نووسینی هەبێەوە بۆ تاکی خوێنەر توانوێتی کە هاوکاریەکی باشی کەسی خوێنەر و کەسی نووسەر بکات.
هاونەز ڕەزا سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان سپاس بۆ ئێوەش سپاس بۆم دەرفەتە بۆ خوازم سپاس دەکەین زۆر سپاسان